ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی ڕۆژی دووشەممە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەم. دەست بە سەرکرانی هەوڵاتیەکی خەڵکی شاری مەهاباد، کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی شیرکەتی نەوتی فەلات قارە لە دوورگەی لاوان، لە سێدارەدانی 12 بنکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی، ناڕزایەتی کرێکارانی شیرکەتی کەشت و سەنعەتی مۆکران و لە سەرکاردەرکردنی 12 کرێکاریەوە وەحدە، و کۆبوونەوەی کرێکارانی شیرکەتی پاڵاوگەی نەوتی ئابادان. دەست بە سەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری مەهاباد. ڕۆژی ڕابردوو هاوڵاتیەکی خەڵکی شاری مەهاباد لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. ئەوتەی سەرچاوە ئاگادارەکانە و هاوڵاتیە بە ناوی محەممەد مستەفا بە هێرشی هێزەکانی ئیداری ئیتلاعاتی ڕژیم بۆ سەر ماڵەکەی دەست بەسرە و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کراوە. شانی باسە سەرڕای بە دووەداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو شارومەندە زانیاریەک لە بەردەستانیە و لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەشی بێبەش کراوە. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی شیرکەتی نەوتی فەلات قارە لە دوورگەی لاوان. ڕۆژی ڕابردوو کرێکارانی شیرکەتی نەوتی فەلات قاڕەی شاخڵ لە ناوچە عەمەلیاتەکانی لاوان دژ بەوە دینایەتنی بەڵێنەکانی بەرپرسان کۆبوونەوە. بە پێڕاپۆرتەکان بەشداربووانی کۆبوونەوەکە بەوتنەوەی دروشم دژ بە دەسەڵاتی گەندەڵی ڕژێمی کۆماری ئیسلامی و هەڵکردنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئازیق دەست بە پێی ڕێژەی هێڵاوستان، دابینکردنی بیمەی دەرمانی کارەما، ئەیمەنی شوێنی کار و ئیمکاناتی ڕیفاهی، پێدانی هەقدەست و مەزایە دواخراوەکان و سەربەخۆی سندوقی خانشینی خانشینکراوانی سەنعەتی نەوت و هەروەها وەرگرتنی هێزی کاری نوێ بوون. ناڕزایەتی کرێکارانی ئەبنەی فەنی ڕێگەی ئاسن لە زاهدان. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی ئەبنەی فەنی ڕێگەی ئاسن لە زاهدان دژ بە بایەخنەدانی بەرپرسانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە پێڕاپۆرتەکان کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بۆ ماوەی چەند مانگە لەلایەن بەرپرسانی ڕژیمەوە هەقدەست بە کرێکاران نەدراوە و ئێستا لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین. لە بەردەوامی ناڕزایەتیەکاندا کرێکاران خوازیاری پێدانی هەقدەست و مەزایە دواخراوەکان، گۆڕانی گرێبەستەکانیان، بەرزکردنەوەی ئاسیق دەست بە پێی ڕێژەی هەڵاوسان و هەروەها بایەخدانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە ژیان و مەعیشەتی کرێکاران بوون. کۆتایی هاتنی مانگرتنی پەریسا کەماڵی ئەردەکانی لە خواردن. ڕۆژی ڕابردوو پەریسا کەماڵی ئەردەکانی بنکراوی سیاسی ڕاگیرە و لە زیندانی ناوەندی شاری یەزد پاش بەڵێنی جێبەجێکردنی داخوازیەکانی لەلایەن بەرپرسانی زیندانەوە کۆتایی بە مانگرتنەکەی هێنا. ناوبراو ڕێکەوتی سەی سەرماوەزی ئەمساڵ دژ بە ناڕوونی ڕەوەندی دۆسیەکەی و هەروەها گوشاری هێزە ئەمنیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەربەندکراوانی سیاسی لەو زیندانە مانی لە خواردن گرتووە. شایانی باسەوە هاوڵاتیە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم و ئەندامەتی گروپەکانی دژ بە کۆماری ئیسلامی سەرجەم حکمی 7 ساڵ و 9 مانگ زیندانی تازێری و 2 ساڵ دوورخستنەوەی بەسەردا سەپێنراوە. لە سێدارەدانی 12 بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی شەمە و یەکشەمەوە تا 15 و 16 سەرماوەز 12 هاوڵاتی لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان و کوشتنی بانقەست لە سێدارە دراون. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 7 بەندکراو بەناوەکانی یاوەر فەرهادی، گوڵموراد نەجاتی، عەلی ئەشرەف خودایی، حەسەن بەهمەنی، مەسعود ئیحسانی، عەباس حسێنی و ئەمین پەناهی زادە بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی خۆرمئاوە، ئەلی گودەرز، نەیشاپور، بەندەر عەباس، گورگان و سنە ئیعدام کراون. هاوکات 5 زیندانی دیکە بەناوەکانی خۆسرۆ نیعمەتی، میلاد میرزاخانی، نورەدین عەسکەری، عەلی موراد ئەنساری و حسێن کوچادی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی قۆم، سمنان، عێراق و قەزوین لە سێدارە یاخود ئیعدام کراون. ناڕزایەتی کرێکارانی شیرکەتی کشت و سەنعەتی مۆکران و لە سەرکاردەرکردنی 12 کرێکاریەوە وەحدە. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی شیرکەتی کەشت و سەنعەتی مۆکران لە شارستانی کۆنارەک
دەشبەوە دیناتنی بەڵێنەکانی بەرپرسان و نەبوونی تەزمینی ئەمنیەتی پیشەیی کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی کەم تەرخەمی و نابەرپرسیاری بەرپرسانی ڕژیم کرێکارانی ئەو شیرکەتە لە دۆخێکی زۆر خراپیابووریدا دەژین و خوازیاری بەرزکردنەوەی ئاسیاق دەست بە پێڕێژەی هەڵاوسان گەڕانەوەی ئەو کرێکارانی کە لە سەرکار دەرکرابوون بۆ سەر کارەکانیان و پێدانی هەقدەست و مەزایە دواخراوەکان و کۆتایی هاتنی گوشاری حراست و ناوەندە ئەمنیەکان لەسەر کرێکارانی ناڕازی و هەروەها دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕیفاهی بوون. دوایین هەواڵ کۆبنەوەی کرێکارانی شیرکەتی پاڵاوگەی نەوتی ئابادان ڕۆژی یەکشەمە 16 سەرماوەز کۆمەڵێک لە کرێکارانی دامەزراو لە پاڵاوگەی نەوتی ئابادان لە بەردەم بینای ناوەندی و شیرکەتە کۆبوونەوە. بە پێڕاپۆرتەکان کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی کەمبوونی ئاغدەست و جیاکاری لە ئاغدەستەکانیان دۆخی ژیانیان لە خراپیدایە و خوازیاری بەرزکردنەوەی ئاستی هەقدەست بە پێڕێژەی هەڵاوسان دابینکردنی بیمەی دەرمانی کارامە ئیمەنی شوێنی کار و ئیمکاناتی ڕیفاهی تەزمینی ئەمنیەتی پیشەیی پێدانی هەقدەست و مەزایە دواخراوەکان بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان وەرگرتنی هێزی کاری نوێ و هەروەها کۆتایەتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر کرێکارانی ناڕازی شیرکەتی نەوت بوو. بێنەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد.